میوانێکی زۆر ئازیز بەڕێوەیە. ئەو میوانە لە چەند ڕۆژی داهاتوودا دەبێتە میوانی هەموو ماڵەکانمان، دەبێتە میوانی هەموو دڵەکانمان. ئەو میوانە میوانێکی زۆر خۆشەویستە. ئەو میوانە نەک بەتەنها لە لای مرۆڤ، لە لای خوای گەورە و پێغەمبەریش خۆشەویستە. ئەو میوانە ناوی ڕەمەزانە. ڕەمەزان هەموو ساڵێ دەبێتە میوانی هەمومان. ڕەمەزان کە دێت بە خۆی و بە چەندەها ڕزق و ڕۆزیەوە ڕوودەکاتە ماڵەکانمان. لەو مانگەدا مانجی لێخۆشبوون و تەوبەکردن و ڕزق و ڕۆزی و بەرەکەتە. لەو مانگەدا خەڵک بە دڵ و دەروونێکی پاکەوە ڕوو دەکاتە خوای گەورە و داوای لێبوردنی لێ دەکات لە هەموو ئەو شتانەی کە پێشی ئەو مانگەدا کردوێتی. خۆشەویستان، لەم تەوەرەدا باسی پێشوازی خەڵک دەکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا. لەگەڵمان بن. ڕەمەزان مانجی نوێبوونەوەیە، مانجی نوێبوونەوەی نەفسەکانە، ینی ئەمە دەبی ئیعادەی خۆمان بکەینەوە. لێرە هەمووی دەرێ من مسلمانم. دە ڕۆژ پێش مانجی ڕەمەزانی بازار ئەوای لێ دێت ڕاست دەفڕێ لە باتی قیچەکە ئەرزان بێت. ئەگەر لە بە ڕەمەزانی گۆرانکەی بەسەر ئەشەدا دەکەن ئەشەگەران بە هیچ نێژ ڕۆژ نەگرن. لەو مانگەدا مرۆڤ پێویستە دڵ و دەرونی پاکاتەوە، خۆی لەگە خوای گەورە خەم بکاتەوە، ئەو گۆوانەهانەی کە کردیتی داوەلی بردن لە خوای گەورە بکاتن. وەکو دوکاندارێک چۆن پێشوازی لە مانجی ڕەمەزان دەکەی؟ ئێمە وەکو دوکاندارێک بە خێراتنی مانجی ڕەمەزان دەکەین. بەڕاستی یەکێکە لە هەرە مانگە خۆشەکان، یعنی دڵخۆشی و تاقەتی باشمان دەداتێ لە مانجی ڕەمەزان. ینی مانجی ڕەمەزان مانجی نوێبوونەوەیە، مانجی نوێبوونەوەی نەفسەکانە. ینی ئەمە دەبی ئیعادەی خۆمان بکەینەوە، ینی نەفسیەتمان ئایا چ غەڵەتێکمانە بۆ لە مانجی ئەو 11 مانگەشیری، ینی بتوانین خۆمان چاک بکەین. مانجی ڕەمەزان مانگێکە، ینی مانگەکی وزەبەخشە، بەڕاستی مانجی نووسن نییە. ئەمە مانگەکە بە ڕۆژە و خەڵکە هەموو دەنووی و بە شەویش هەموو دێتە دەرێ نە. ئەمە مانجی ڕەمەزان دەبی بە ڕۆژەکان وەکو چەند جارە شەوان بنوین، پێویستە شەوان بنوین. بە ڕۆژیش ینی تەعاتی خۆمان بکەین، تیجارەت و بازرگانی خۆمان بکەین و ینی بتوانین ینی جیاواز لە مانگەکانی تر. باسی نووسنت کرد، ڕەنگە لە ڕەمەزاندا زۆرترین خەو بکەینەوە. پاشەوە کارەکەیت، ینی ئەو مانگە مانجی خەو نییە وەکو جەنابەت باس کرد. ینی ڕەنگە ئەو کەسانی کە کاسبن لە بازار ماندی بوون پێویستیان بە ئیسراحاتی زیاتر بێ، بەڵام لە جیاتی ئەوەی کە بخەون مانگەکە بە پیرۆزی و بە بەرزی ڕابگیرێت، جوانتر و خۆشتر و خێرتر نییە. ئەمن لەوەی دڵنیامە خوای گەورە کە مانگە چیدانایە ئەو مانگەیە تاقەی زیاتر دەداتە مرۆڤەکە. یعنی هیچ شتێک مەحاڵ نییە لە مانجی ڕەمەزان کابرا دەرێ کاکە وەرەویشمێ کاکە ڕەمەزانە کاکە مانجی ڕەمەزان قەناعەت بکە ئەمە ئیرادەمان زەعیفە. یعنی ئەو کەسی ئیرادەی بەخۆت بی لە مانجی ڕەمەزان زۆر بە زیاتری پێدەکرێت، یعنی زۆر بە تاقەتتر دەبی. بەس ئەمە هەستاینە شەوێ نانوین، مەغریبی خواردنەکی زۆر دەخۆین، بە ڕۆژیش دەنوین. یعنی مانجی ڕەمەزان مانگەکە مانگەکی وزەبەخشە، یعنی زۆر ینی جیاواز لە مانگەکانی دی. سەبارەت بە مانجی ڕەمەزانی پیرۆز، یەک دوو ڕۆژی تر مانجی ڕەمەزانە، ئێوە وەکو ساردەمەنی چۆن خۆتان ئامادە کردووە پێشوازی لە مانگە بکەن؟ ئەمە هەموو ڕەمەزانان پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین، وەنە ڕەمەزانی پیرۆز. ئەمە خۆمان ئامادەی خۆمان دەکەین، بەس لە بە ئەو کرێنتیەی بەڕاستی ئەمە مەوعیدەکەمان ببین بازارەکەمان شەوانە، شەوانش کە ساعت 8 خەپاتکەین عالم بە ئیساحەت نانەکەی دەخوا غێر دێتە بازاری، مثلەن ئیشێکی هەیە یان خواردنش دەکەن، مثلەن یان خواردن دەخوا یان شەربەتش دەخوا یان مۆتەش دەخوا. بەڕاستی لەبە کرێنتەکەی یعنی بازارەکە ئەوها نای بۆ نوعی نابی. سەبارەت بە نرخەکان دەمەوێت بزانم ئەو نرخەی کە ئێستا دەفرۆشرێت دوو ڕۆژی تر کە ڕەمەزانە هەمان نرخە گۆڕانکاری پێدا نایە؟
بەڕاستی ئەمە گۆران کاری پێدا دێنین ئەمە داشکانی هەر دەکەن لەبەر خاتی ڕەمەزانێ شخصی ئیمکانەتی نییە عندە بەچی بستن ئێستەمە بە دوونی دەن شخصی ئیمکانەتی بە هەزارش بکری بە 1500 بکری ئیمکانەتەکەی نییە بەڕاستی بکڕی لەلای ئێمە ئێوارانی ڕەمەزان تایبەتە جیاوازتر لە هەموو ئێوارەکانی تر بۆ نمونە لەسەر هەموو سفرەکانمان دەبێت دەبەک شەربەتی مێوش هەبێ دواتر شیر نەمەنیەکان بە شەربەتی مێوژەوە و بە خواردنی دەنکەی خورما فتارەکانمان دەشێنین و ڕەمەزانێکی خۆش و پڕ لە خێر و بەرەکەت بەڕێ دەکەین ئینشاءالله. یەک دوو ڕۆژی تر لە مانجی ڕەمەزانی پیرۆز نێزیک دەبینەوە چۆن پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین و ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ مانگە؟ وەڵا پێشەچی مانجی ڕەمەزان مانگەکی پیرۆزە لەلایەن خوای گەورە زۆر گەورەیە حتا لەو مانگە قورئانی پیرۆز دابەزیوە عادەتەن ئەو مانگە خەڵک بە ڕۆژی دەبیتن خۆی لە خواردنەوە دەگرێتەوە بەڵام بەداخەوە بەشێک لە خەڵکی وەکو عادەتە وەریان گرتووە لەو مانگەدا مرۆڤ پێویستە دڵ و دەرونی پاکاتەوە خۆی لەگە خوای گەورە خەم کاتەوە ئەو گۆوانەهانەی کە کردیتی داوەلی بردون لە خوای گەورە بکاتن ئەنی مانگەچی ئەوها خێر و بەرە ئەم خێر و بەرەکەتە هەم لەو مانگەدا شەیتان دەبەسرێتەوە و هەمیش مانگی لێخۆشبوونە مانگی ڕەمەزان مانگەکی زۆر گەورەیە مسلمانان زۆر ڕێزی لێ دەگرن. ئەمە هەموو شتانێک کە باسمان کرد بەڵێ مانجی لێخۆشبوونە مانجی بەخشینە مانجی بەسەرکردنەوەی ئەو کەسانەیە کە لە پێش ئەو مانگەدا عادزمان کردوون بەڵام ڕەنگە هەندێک کەس هەبن تەنها لەو مانگەدا ئەو شتانیان لەبیر بێ لە مانگەکانی دیکە یعنی مەسەلەن وەکو مانجی ڕەمەزان هەرسو کەوتەکانیان جیاوازتر بێت. بەڵێ وەڵا بەخۆی عادەتەن کە لە ڕەمەزاندا خەڵک دەگەڕێت وڵای خوای گەورە بەڵام دەستە مزگەفتێ نوێژ دەکات ڕۆژی دەگریتێن مزگەفتەکان پڕ دەبن لە جەماعات بەڵام بەداخەوە کە لە دوای ڕەمەزان هات ئەو شتانە نامینێ ئەوە شتە یعنی بەڕای من بە بیرۆکەی من یعنی کابرا وا دەزانین تەنها لە مانگی ڕەمەزاندا عیبادەت هەیە تەنها لە مانگی ڕەمەزاندا لێبوردەیی هەیە بەڵام بەعەکسەوە لە مانگەکانی دیکەش پێویستە مرۆڤ خۆی بگۆڕی تەنها لە مانگی ڕەمەزان نەبیتن مانگی ڕەمەزان ڕاستە ڕێچکەیەکە بۆ لێخۆشبوونی خوای گەورە بەڵام لە هەموو مانگەکانی تریش پێویستە جیاوازی نەکات لە مانگی ڕەمەزاندا. یەک دوو ڕۆژی تر لە مانجی ڕەمەزانی پیرۆز نێزیک دەبینەوە جەنابتان وەکو خاوەنی ئەم ساردەمەنیە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان و چۆن پێشوازی لە مانگە پیرۆزە دەکەن؟ وەڵا پێشی بەناوی خودای گەورە ئەو ماگەش پیرۆزە بفعل ماگەی خێر و بەرەکەتە بە هەموو نوعش خۆمە ئامادە کرد ئینشاڵڵا بزانین ئەو وەزعەت چی لێدە ئینشاڵڵا لەما سەهل دەبیتن و پێشما خۆشە بەڕاستی چکە لە بەرەوەی مانگەی خێر و بەرەکەتە مانگەی گەورەیە وەزعەکە لە عالەمی ئاسان بێت ئینشاڵڵا وەزعەش بە سەلامەت تێدەپەڕیتن. لە ڕەمەزاناندا زیاتر خواز لەسەر چ جۆرە شەربەتێکە؟ وەڵا خواز لەسەر زۆریانە پتەقاڵە مێوژە خاستە مێوژ و هەنار و ئەوانە لیمۆی ما هەیە زیاتر ئەو 4-5 بابەتە ڕاوەش زیاترە. مێژەکەتان سروشتیە یاخود شتێکی لەگەڵ تێکەر دەکەن؟ مێژەکە دەبی سروشتی بیتەن دەبی سروشتی بی هەنارەکەش یعنی هەمانە سروشتیمان هەیە جیراوەشمان هەیە بەس یعنی مێژەکەمان سروشتیە سەبارەت بە سعرەکانی هەمان سعرە کە پێشی ڕەمەزانە فەرقا وەڵا لەوەڵە لە بەماجە ڕەمەزانەیە لەبەر خەرچی مساعدەی دەکەین یعنی سعرەکەی هەرزان دەکەن ئەمگۆ دەکەین لەبەر قات ڕەمەزانێ سەبارەت بە مانجی ڕەمەزان یەک دوو ڕۆژی تر مانجی ڕەمەزانە چۆن پێشوازی لە ڕەمەزان دەکەیت؟ ئێمە لە ئەڵمانیا دانیشتیمە بە بۆنەی یادی مەسیحی یان بە بۆنەی سەری ساڵێ بازاڕیان هەرزان دەبی یان وەچ خۆیتی لێرە هەمووی دەرێ من مسلمانم دە ڕۆژ پێش مانجی ڕەمەزانی بازار ئەوهای لێ دێت ڕاست دەفڕی لە باتی قیچەکە هەرزان بێت. تۆ وەکو خۆت چۆن پێشوازی لەو مانگە دەکەی و چ داواکاریەک تێ لەو خەڵکانی کە تازە وەکو خۆت باست کرد گوتت گۆڕانکاری لەسەر سعرەکان دەکەن؟
نازانم چیت پێ بڵم مانجی ڕەمەزان دەبێت زۆر بە جوانی پێشوازی بکرێ و هەموو شتێک هاوکاری یەکدی بکەن نەک بازاڕەکە بەرز بکەنەوە هەمووی دەڵێ من مسلمانم هەمووی دەستێک بگرێ و هەمووی ئاگای لە یەکتر بێ هەمووی بازار لەسەر یەک قورس نەکاتن ئەوە هەرزایز نییە لە دینی ئیسلام دینی ئیسلام ئەوە نییە تو بچی نێژەکەت بکەیتەوە. مایکی دیمەن لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بەردەوامە بەڵام جیاوازتر لەم مانگەدا تەوەرەکانی مایکی دیمەنمان تایبەت کردووە بە ڕەمەزان ڕەمەزانتان پیرۆز. ڕۆژی تر دەکەوینە ناو مانجی ڕەمەزانی پیرۆز بەڕێزت چۆن پێشوازی لەو مانگە پیرۆزە دەکەی؟ والله ئێمە وەکو مسلمانێک هەموو ساڵم پێشوازی گەرمان لێ کردیا و لێشی دەکەین ئینشاءالله خۆمان ئامادە کردێ لە مانجی ڕەمەزان ئینشاءالله هیوادار هەموو مسلمانش پابند بە ئاینی پیرۆزی ئیسلام لە مانگەی بگەڕن و تەوبێ بکەن لەو گوناحانەی پێشکە کردیتیان ڕوو لە خوای بکەن. خۆ ئامادەکردنەکەتان تەنیا بە ڕۆژووبوون و ئەنجامدانی ئەو فەرزانەیە کە خوا فەرزی کردیە؟ طبعا ئەگە ئینسان مسلمانش ڕاستەقینە بوو فەرزەکان جێبەجێیان زەمیریش دەبیتن کە زەمیری هەبوو قەنەعەتش دەبیتن کە قەنەعەتی هەبوو چ لەسەر خەرچی گران ناکە وەکو خۆی دەفرۆشی ئەگەر توانی مساعدە بکە و باشتر ئەگەر گرانکردن هەر نابی لە ئاینی خاصە مانجی ڕەمەزان ئیستیغلالکەی شتە زۆر هەیە بۆ نمونە سعرەکە لە ئێستادا سعرێکی دیاری کراوە بەڵام لە مانجی ڕەمەزاندا گۆڕانکاری بە سعرەکان دادێ هۆکارەکەی چیە دەکرێت بۆ ڕوونی بکەوە؟ هۆکارەکەی ئەو شتانێک کە تایبەتن بە مانجی ڕەمەزان فرۆشیان زۆر دەکەوت سەری خواستن لەسەر فرۆش زیاد دەبیتن کە فرۆژات بە پێی ئەوە ئەشیا گران دەکات کە زانی چەند سعرە برێ هەدەڕ و هەدەڕ ئەو سەر گران دەکات بەس زیاتر دوکاندا ناتان شتیگران دوکان کارتۆن ناتان بەس جنۆچەکان و تاجرەکان شتی گران دەکەن زیاتر ئەو گرانەکە لەوان ڕادی لێرەوە لە پێشوازی و مانگە پیرۆزەدا چی بۆ کەسانە دەڵێ کە گۆڕانکاری بە سعرەکان دەکەن؟ وڵی ئەگەر لە بە ڕەمەزانی گۆڕانکەی بەسەر ئەشایدا دەکەن ئەشای گران بە هیچ نێژ ڕۆژ نەگرن هیچ نێژ ببتە ئەو شتێکە گران دەکات تایبەت بە ڕەمەزان بەخۆی گران دەکات بە هیچ نێژ ڕۆژ نەگرن بەڕێی من دیندارەکەی ئەی چیانی ئەتەم ڕەمەزانەکەی ئەدی چیە مەدەم هەرزان ناکرد لۆ گران دەکەی. یەک دوو ڕۆژی تر دەکەوینە ناو مانجی ڕەمەزانی پیرۆز چۆن خۆتان بۆ ئەو مانگە پیرۆزە ئامادە کردووە و بە چ جۆرێک پێشوازی لێ دەکەن؟ پێشوازی دەکەین ئەوە مزگەفتەکان بکرێتەوە برێ تەوە تەراویح بکەن هەمویان ها خزمەتکارین گۆینا ئەمە نوێژی ڕێوکەمان نەچی لە مزگەفت ئەوی فەقیرە خوا بیداتێ ئەگەژنا ئەوی براوی گەورە ئیسلامەکانی ئەوەی بکەن بیان دێنێن و ئەمە هەوایان دەکەین و مەمنونین گۆینە و هەتا دەمرین و ئامەجان جەنابەت چۆن خۆت ئامادە کردووە بۆ مانجی ڕەمەزان؟ زیادی با بەجیانەما بەخۆی هەرە ئەو ڕوونی ئەو دینەوە دینی پێغەمبەرێ سەڵا سەلەم خوا داینایە لە ئەوە لە ناوان 3 مانگ دەمان ڕەمەزان مینێ خۆیان حازر دەکرد 3 مانگ دەمان خۆیان حازر دەکرد دەیانگۆل و ئەوەی یەکەراینێ بەتاقەت بین و پێمانەوە بی ئیشاڵڵا ئەمەش خزمەتکاری نەسا و دینەی وەچیوان لەسەر ڕێبازیوان دەڕۆین ئیشاڵڵا ڕەمەزانەکەی خۆمان دەگرین بە تەمای خوای گەورە و ئەوی پێشمان بکرێ یارمەتی فەقیر و شتی هۆندی لە دەستمانیش دەربچی و ئەو مانگە تەنها پێویستە بە ڕۆژی بین وەڵڵا خێر و خێرا تاعات سەبر هەرچی برێ لەو مانگەیە چونچی هەر شتێک لە مانجی ڕەمەزانێ دوو شتێ تێدا بووە زەمانی خۆی ناخۆشیشی تێدا بووە خۆشیشی تێدا بووە لەبەرەوەی لەگە کابرەکان شەڕیان دەکرێت بسرمان ئاد و پەیمانیان دەبەسەر ڕەمەزانێ شەڕ نەکەن ئەوە هەینی ئەو هابوو بەزەڵ عن وەفا نەمایە لە نەوشتانە نەمایە برێ ئیشاڵڵا ئەوی پێمان بگرێت و خوای دەیکەین و ئەوی خێر و خێراتی لە دەستیشمان بێ هەر بە قسەش پێمان بگرێ بێ نێژی دەوڵەمەند یارمەتی فەقیرێکی کوێن لۆمەش ئیشاڵڵا بە ئادر عەزاب و یاخوا بەخێر بێن سەر وەرد و چاوم. صائم فرحتين فرحة حين يفطر وفرحة يلقى ربه بۆ ڕۆژوگر دوو خۆشی هەیە خۆشیێکیان لەو کاتەی کە ڕۆژەکەی دەشێنێت خۆشیەکەی کەیان کە خۆشیێکی لە ڕادەبەدەرە بە دیداری خوای خۆی شاد دەبێت لە ڕەمەزاندا هەمومان بە خۆشی و شادومانی و پێشوازی لەو مانگە دەکەین و بە دڵێکی ئاسوودە و بە
نەفسێتێکی پاکەوە ئەو مانگە پیرۆزە بەڕێ دەکەین. ڕەنگە یەک دوو ڕۆژی تر لە مانجی ڕەمەزان نێزیک ببینەوە پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بکەین. تۆ وەکو کاسبکارێکی ناو بازار ئامادەی چۆن پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین؟ لای مانجی ڕەمەزان مانگەش پیرۆزە و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ڕۆژ بە خورمای بشێن. خورما شتێکی پیرۆزە و متفەڕکە و دڵنیایی دەدەین وڵاتیانش کە نرخەکان هەر وەک ئێستا دەبن، نەک لە مانجی ڕەمەزان نرخەکان بەرز بێتەوە لە هەندێک شوێن وایە کە دەبێتە مانجی ڕەمەزان نرخەکان بەرز دەکەنەوە. هەندێک کەسی یعنی زەمیری نییە، بەس دڵنیای دەین وڵاتیان کە مانجی ڕەمەزان نرخەکان هەر وەک خۆی دەبیتن. باسی نرخت کرد، ڕەنگە لە مانجی ڕەمەزاندا لە چەندین شوێن نرخەکان گۆڕانکاری بەسەردا بێت و لەو مانگەدا ئێمە دەبێت گۆڕانکاری بە نرخ بکەین یاخود دەستی هاوکاری بۆ کەسانی کە کەم دەرامەتن درێژ بکەین. بە دڵنیایەوە دەبێت دەستی هاوکار بۆ ئەو کەسانی کە کەم دەرامەت دەستیان بۆ درێژ بکەین ناوەکو نرخەکان بەرز بکەینەوە، چونکە تابڕێی خەڵکەکان زۆربەیان هەژارن. بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزان مانگەی پیرۆزە خێر و بەرەکەتە بازاری تووشی زۆر باشە لە خوای بەزیاد بێ خۆمان باش حازر کردیە لە ئیشێ ئەشیا مەشامانە معازرەوە بەس باید چاوەڕەکەم بێتن ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا پڕ خێر و بەرەکەت دەبیتن. باشە تورشیات و شیرنەمەنیەکان لە مانجی ڕەمەزاندا خواستێکی گەلەگە لە زۆری لەسەرە لە خوای بەزیادی بازار زۆر باشە. قەربارگەکی زۆر لە سەری پاقلاوە و ساردەمەلی و تورشیات وانە سەرفیاتی باشە لە خوای بەزیادی. باشە هۆکارەکەی چیە؟ ینی بۆ نمونە خەڵک برسی دەبی و تێنی دەبی، بەڵام تورشیات و شیرنەمەنیەکان بۆ زۆر خواسی لەسەر خەرک بێرەدا بێ خەرک تەمەعی دەستێ ئادی عەز دەستێ بۆنی لۆدێ ئادی بۆین لۆدێ ڕاست ئەو کەسێکە بە ڕۆژیش دەبی بۆنی زۆر بەخۆت دەبی حەزی لە هەموو شتە چیە؟ چای باشە شکەوی دەکڕی ئێواران دەستوی چی پێ ناخورێ. ئەرێ وەڵڵا. باشە ڕەمەزان جگەلەوەی کە مانگێکی پیرۆزە و مانجی عیبادەت و بەجێگەیاندنی فەرمانەکانی خوای گەورەیە، ئایا ڕەمەزان تەنها ئەو شتانە لە خۆی دەگرێت؟ ڕەمەزان هەموو شتێکی لە خۆی دەگرێت وەکو دەچێ مزگەفتی لە تەراویح و شەو نوێژ و ئەوانە زۆر باشە. جگە لە فەریزە ئیسلامیەکان بۆ نمونە ئەوانەی کە خوا وازیبی کردێ لەسەر ئینسان، شتێکی دیکە هەیە پێویستە لەسەر کەسی بە ڕۆژوو ئەنجامی بدات لە مانجی ڕەمەزان؟ نوێژ و ڕۆژی و ئەوانەیە عیبادەت و عیبادەت. ئەی مەسەلەن بۆ نمونە گەردەن ئازایی، بۆ نمونە کێشەی لەگەڵ کەسێک بۆ عاجزی کردووە لەگەی زدانیە ئەو دەی بچی گەردەنی خۆی پێ ئازاکە. لێرە گەردەنی چێ ئازا دەکەی و داوا دەکەی چێ گەردەنت ئازا؟ ئەوی بینم لەگەی نییە گەردەنی بابیشی ئازاوی با ئەویش گەردەنم ئازاکە گەرکە بین لەگەم خۆش نییە. إذ جاء رمضان فتحت أبواب الجنة. كاتێک رمضان دێ دەرگای بەهەش دەکرێتەوە، بەتەنها دەرگای بەهەش نا، دەرگای ڕزق و ڕۆزی و خۆشیەکانی خوای گەورە بەسەر مسلماناندا دەبارێت. ئێمەش بە گەرم و گوڕیەوە پێشواسی لەو مانگە دەکەین. هیوادارین مانجی لێخۆشبوون و گەردەن ئازایی و پاکبوونەوەی دڵەکانمان بێت. ئەمنە زوەر ئیبراهیمم مایکی دیمەنی ئەم جاران پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ.